طبعا وەکو دەزانین لە هەرێمی کوردستان لە دوای 2015 بە نووسراوێکی فەرمی وزارەتی سامانە سروشتەکان کە ئەو کاتە هاشتی هەورامی بوو نووسراوێکی کرد کە هەموو سوتەمەنی کرد بە بازرگانی و ئەمەش یەکێکە لە هەرە بڕیارە خراپەکان کە حکوومەتی هەرێم دژ بە هاوڵاتیانی خۆی داوێتی چونکە لە هەرێمی کورد لە عێراقا و لە وڵاتانەی کە دراوسێن کە نەوتی هەیە خۆی ئەو وڵاتان سوتەمەنی بە مەدعوم بدا بە هاوڵاتیان مەدعوم بە مانای ئەوەی کە بەرمێنێکی نەوت بە $0 درێتە پاڵاوگەکان دەپاڵێوێت و منتەجاتەکانی وەکو بنزین و گاز و نەوتی سپی و غازی ماڵان دەدرێت بە هاوڵاتیان بە سعرێکی گونجاو بەو سعرەی کە حکوومەت دیارێکە بەڵام هەرێمی کوردستان لە 2015 هیچ دامێکی سوتەمەنی ناکا بەڵکو بە بازرگانی بە خەڵکی ئەفرۆشێ و خۆشی سوودمەند دەبێ و کۆمپانیەکانی سوودمەند دەبێ ئایا حکوومەتی هەرێم ئەمە ئەتوانێت بیکا و نایکا یا خۆی توانای نییە بەڵێ ئەتوانێت بیکا بۆ لەبەرەوە حکوومەتی هەرێم ڕۆژانە 600,000 بەرمیل لەوت هەناردەی دەرەوەکە و پاڵاوگەی تەواوی هەیە بۆ ئەوەی بتوانێت تەصفیە و منتوجاتی نەفتی جاب کاتۆ لە یەکتری ولەگەڵ ئەوەژە هەرێمی کوردستان تقریبا ملیۆنێک و 150,000 بۆ 200,000 خانەوادەیە کە ئەگەر ئێمە بین ماڵی بەرمیلێکی نەوتی بدەینێ پێویستمان بە 270 ملیۆن لترە بێت لە نەوتی سپی و ئەمەش ئەتوانێت لە 33 ڕۆژە بەهۆی ئەو پاڵاوگانەی کە هەیەی بەهۆی ئەو پاڵاوگەم ینی مەجموعەیە پاڵاوگەی هەیە تقریبا نزیک بۆ تۆ لە 4 پاڵاوگەی مۆدرن ئەتوانێت دابینیکە و بە نرخێکی گونجاو بە کوالیتێکی باش بیدا بە هاوڵاتیان بەڵام ئەمە ناکە بەهۆی ئەوەی کە ئێمە دەزانین دەسەڵات لە هەرێمی کوردستان دەسەڵاتێکی بنەماڵەیە و بنەماڵە سوودمەندی سەرەکیە لەوەی کە سوتەمەنی گران بێت و ئەو کۆمپانیانەی کە کار دەکەن لە بواری سوتەمەنی زۆربیان نزیکن لە بەرپرسەکانەوە بۆ نمونە ئێمە کارگروپمانەیە کارگروپ نزیکە لە نێچیروان بەرزانی ستێر گروپمانەیە نزیکە لە مەسرور بەرزانیەوە و سەن ئۆیڵ و ئەوانەمان هەیە کە هەمویان ئێستا بەنزیخانەیانەیە و ئیش ئەکەن و سوتەمەنی وەرەگرن هەمووی نزیکن لە کوڕەکانی مەسرور و نێچیروان بەرزانی و هەروەها ئەمە ڕاستە لە زۆنی سەوزیشە لە ینی بۆ نمونە لێرە قەیوان هەیە بۆ نمونە ئێستا کۆمپانیایەکی تازە کراوەتە پێوترێ نایترۆن ئەم کۆمپانیا هەموو وزە و قود و نەوت و تعامل لە بنەماڵی طالبان لای بنەماڵی طالبانیە کە ساوس کوردستانمانەیە کە نزیکە لە بنەماڵی طالبانی و کە هەموو نەقلین سوتەمەنی و گاز و بەشێک لە غازی ماڵانیش هەمووی لە لای ئەوە کەواتە ئەمان ئەتوانن ئەرزانیکەن بەڵام ئەمان وەکو حکوومەت تعامل ناکەن بەداخەوە وزارەتەکان ئەنجومەنی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەمویان وەکو خاون کۆمپانیا تعاملەکەن ئەوەندە کارەکەن بۆ کۆمپانیەکانیان ئەوەندە کار ناکەن بۆ خەڵک بۆ نمونە یەکتە دەمێ پاڵاوگەی کەڵک پاڵاوگێکی حکومی بوو بە نووسراوێکی ڕسمی بە یەک ئەیفۆر نێچیروان بەرزانی کردی بەناو کەڵکەوە کەواتە خۆی کردی بەناو خۆیەوە چونکە زانی کە ئەو لە حکوومەت نامێنێتەوە وتی بابی دەم بەخۆم بۆی بۆم بمێنێتەوە لەبەرەوە سوتەمەنی بە شێوەیەکی عام ئەمە لە ڕوویەکەوە کە لە هەرێمی کوردستان باش دەکەن لە ڕووی دەرەوەی هەرێمی کوردستان کە نەوتی خاوە ئەبینین ڕۆژانە 600,000 بەرمیل لەوت هەناردە ئەەکەین 30 لە سەدی داهاتەکەی بۆ هەرێمی کوردستانە 70 لە سەدی داهاتەکەی بۆ تورکیا و بۆ وڵاتانی ترە کە نەقڵ و ئەوانە کەوتۆتە سەری یعنی ئێمە بەڕاستی دەرهێنانی نەوت کە لە 2005ەوە دەری ئێهێنین و لە 2002 یەکەم عقدمان کردووە بۆ کۆمپانیەکان بووە بۆ بنەماڵەکان بووە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەبووە و زەرری گەورەیشی داوە لێمان ئێمە ئەگەر نەوت نەبێ موازنەمان لە عێراق بۆ ئەهات زیاتر ئێستا 80 تریلیۆنمان بۆ ئات هەم موچەی دابەشەکرد هەم خزمەتگوزاری هەبوو هەم بە شێوەیەکی دادپەروەرانە دابەشەکرێ لە بەردەم محافەزەکان نەک ئێستا ئەوەی کە هەیە نە بە شێوەیەکی دادپەروەرانە دابەشەکرێ نە موچە هەیە و داهاتی نەوتیش دیار نییە بەڵێ وڵی پێم وایە ماوەیەکی زۆرە وەرمان نەگرتووە من خۆم لە بیرمیەت وەرمانگروە سەستەکەمە ماوە کورد نییە وڵی لای خۆشمەوە پرسیارە بەڕاستی هۆکار چی کە ئێمە یەکێکی لە وڵاتانەی کە لە دوای عەرەبستانی سعودیەوە توانین بڵێ عێراق بەگشتی نەک تەنها هەرێمی کوردستان با بڵێن ینی هەرێمی کوردستان چێکێکە لەو هەرێمانەی کە یەدەگا زۆر دەوڵەمانە ینی ئێمە عێراق هەمووی کە بەپێی ئیسرتای ئەم دوایی چۆن بڵێ ئۆپێک 145 ملیار بەرمیلمان هەیە وەکو بەرەمێنان هەروەها یەکێکین حوتەم وڵاتی نەجیهانە لە یەدەگا لە یەدەگی نەوتە لە کاتێکە ینی پێم سەیرە ینی ڕۆژانە چەند ملیۆن بەرمیل نەوتە ڕوا کەچی بڵێن لە هەموو عێراقا کەچی وەکو هەرێمی کوردستان کەویش ناوچەیەکی زۆر دەوڵەمەنە لە پێم سەیرە ینی بەڕاستی چۆن وەرمانەگرت تا ئێستا دیارە ئەمە بەرهەمەکە بۆ شتی ترە بێن نەک بۆ هاوڵاتیان و ئەو شتانە وڵای پێویستە ینی خەڵک دەسەڵات تا حدێ بگەڕێتەوە ینی ئاوڕێ لە هاوڵاتیانی خۆی باتەوە چونکە بەڕاستی ژیان
بەو شێوەیە زۆر سەختە بێ ینی تۆ بتوانانی زستانێکی سەخت بەڕێ بکەی ببێن هەبوونی سوتەمەنی قەیناتۆ ئەگەر نۆتیش دابش ناکەی با لە لایەکی ترە و ینی پێدانی وزەی کارەبا و کارەبای نیشتمانی کەمە زیاتر بێ هەر هیچ نەبێ قەرەبوویە کە ینی ڕێک ئەوە پڕکاتەوە بەڵام تۆ هەموو دەرەچەکان و لێ بگیری ینی پەنا بۆ چییە بێ بۆیە بەڕاستی باشترە دەسەڵات ئەو ڕێباتەوە لە وەزارەتی سامانە سروشتەکان ئەوڕێکی جددی باتەوە لە خەڵکی ئاسایی لە سیڤیلیان لە بەرەوەی بە تایبەتی ناوچە سەختەکانە کە زۆر سەرماکەی زۆر کوشندەیە وەکو پێنجێن و منتیقانەی کە شاخاویە زۆر سەختە هەرچەنە لای ئێمەش لە گەرمیان ببێنەوە ژیان تۆزە سەختە بێ